هەڵەبجە لە 1970 کیمیاباران دەکرێت بۆ ئێستا حسابی کە نزیکە 37 ساڵە لە 37 ساڵی ڕابردوودا دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی کە فرمێسکی تیمساحی بۆ قوربانیانی هەڵەبجە و شوێنەکانی کە هەڵدەوەرێنێ چ کارێکی کردووە بۆ ئەو شارە چەندە ئەوەی کە هەموو بەشی زۆری ئەو مردووانە دەستی ئەوانی تایە بەڵام لە مردن و لە برسیکردن و لە نەخۆشخستن و لە بەدەنگەوە نەچوونی بریندارانی کارساتی هەڵەبجە ئەم دەسەڵاتە بەشدارە لە 33 ساڵی ڕابردوودا بۆیە خەڵکی کوردستان کە لێوان لێوە لە تووڕەیی لە بەرامبەر ئەو دەسەڵاتە بەوەنەی دەیان کەیسی دیاری کراوەوە لە بێموچەیەوە لە گرانیەوە لە بێمافیەوە لە سەرکوتی ناڕەزایەتیەکانەوە لە تاڵانیەوە لە هەموو ئەوانە دەبینێ بۆیە هەر لەو ڕۆژەشدا ڕێگەنادا ئەمانە خۆیان بکەن بە خاوەنی بە زۆرێک لە زۆرەکان دەتوانم بڵێم ناڕەزایەتی خەڵکی هەڵەبجە لە ساڵیادی هەڵەبجەکاندا بەدژی دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەوە ڕادەگەیەنێ کە ئێوە ناتوانن خۆتان لە پاڵ قوربانیانی خەڵکی هەڵەبجەدا ببینن ئێوە بەشێکن لەو تاوانکاریە بۆیە ناڕەزایەتیان بەرامبەر دەردەبڕن لەو ڕۆژەشە